ئەمڕۆ هاوکارێکمان لەدەستدا وریا حەمەکەریمی ڕۆژنامەنووس هەم ڕووداوی گیان لەدەستدانەکەی ناخەژێن بوو هەمیش بەجێهێشتنەکەی بە ئازارە. بۆ 2 ڕۆژە 3 مانگرتوان لە سلەیمانی بەردەوامیان هەیە و ئەم ڕۆژ ئاو چۆتە ژێرخێوەتەکەیان. هەر لە هەواڵەکانی ئەمڕۆ باسی ژنێکتان بۆ ئەەکەین بۆ دووەم جارە ئەبێتەوە قایمقامی قەزای قەرەداغ. سڵاوتان لێبێت. وریا حەمەکەریم پەیامنێر و پێشکەشکارە زمان شیرین و قسەخۆشەکەی هەڵەبجە کە بەم دواییانە بەرنامەیەکی گەریدەی هەبوو ناوچەکانی هەرێمی کوردستانی بەسەردەکردەوە لە کەناڵی NRT. بەیانی ئەمڕۆ بەهۆی ڕووداویەکی هاتوچۆ لە نزیک گوندی دەمرکان و لە سەر ڕێگای ئەربەت بۆ سلەیمانی گیانی لەدەستدا. وریا خۆی تاقانەی ئەنفال بوو تەنیا دایکی لە ژیان مابوو، خاوەن کوڕ و کچێک بوو. مەرجی ئەو دەنگدانەوێکی زۆری لە لای خەڵک و هاوپیشەکانی دروست کرد. هەر لە سلەیمانیەوە تا تەرمەکەی گەڕێنرایەوە هەڵەبجە خەڵک بە گوڵ پێشوازیان لێ کرد. جگەلەوەی زمانی گفتوگۆ و کارەکانی هەوێنی دروستکردنی پەیوەندی ئەو بوون لەگەڵ خەڵک لە ناوچەکەی خۆی چەندین راپۆرتی ڕۆژنامەوانی ئامادە کردووە و چەند جارێک دەستگیر کراوە و سکاڵای لەسەر تۆمار کراوە. ئاوی بارانە و گەیشتە ژێر خێمەی مانگرتوان لە سلێمانی کە ئەمڕۆ 10 ڕۆژە لە بەردەم نووسینگەی نەتەوەی یەکگرتوەکان لەو شارەمانیان لە خواردن گرتووە. ئەوان لە نزیک گۆیشە دەمێننەوە تا ئەو ناوچەیەش تێکەڵیەکی بەردەوام لە بەفر و بارانی لێ ئەبارێ. یەکێک لە مانگرتوەکان قسەی بۆ 964 کردووە وتی هێزمان کەم بۆتەوە بەڵام بەردەوام دەبین بەو هیوایین ئاواتەکانمان بێتە دی و ڕزگارمان بێت. عوسمان گوڵپی و تەبێژی مانگرتوان بە 964 ورد داوا دەکەن هاوڵاتیان و سەرجەمچین و توێژەکان بە چەترەکانیانەوە سەردانمان بکەن تەندروستی مانگرتوان کە 10 ڕۆژەنانیان نەخواردووە تا دێت بەرە و خراپی ئەچێت. بەهۆی خانەنشین بوونی قایمقامی قەرەداغ ڕەوف کەمال ژنێک بۆ جاری دووەم دەبێتەوە بە قایمقامی ئەو قەزایە کە ئەوی شیرین مەحموودە. ئەوە یەکەم قایمقامی قەزای قەرەداغ بووە کە لە ساڵانی 2007 تاکو 2010 ئەو پۆستەی بەڕێوە بردووە. شیرین مەحموود قسەی بۆ 964 کردووە و دەڵێت خۆشحاڵم کە شەرەفی خزمەتکردنی خەڵکی قەرەداغم پێسپێردرایەوە. درێخی ناکەم لە خزمەتکردن و جێبەجێکردنی ئەرک و فەرمانەکانم. هاوکات ڕەوف شێخ کەمال قایمقامی پێشووی قەرەداغ بە 964 ورد ئاسوودە بووە کاتێک هەواڵی خانەنشین بوونی پێگەیشتووە. مامۆستا ڕەوف خاوەن ڕێکخراوێکی پاراستنی مافەکانی منداڵان بووە پێشتر بڕیار وایە بۆ ڕاپەڕاندنی ئەو ئەرکە زیاتر خۆی تەرخان بکات. فڕۆکە جەنگەکانی تورکیا چەند ناوچەیەکی سنووری قەزای ماوەتیان بردومان کرد. کامەران مەلا عوسمان ڕێخەری تیمی CPT کوردستان لە کە ڕێکخراوێکی ئەمریکا بە 964 وت لەلایەن فڕۆکەی جەنگیەوە کاتژمێر 10:47 دقیقەی ئەم بەیانیە سنووری قەزای ماوەت بردومان کراوە. وتیشی بردومانەکە لە دۆڵی ژاژەوەڵان و هەروەها کوێرەکانی. دواتریش شێوی کۆریس لە گوندی کەڵاڵە لە سنووری قەزای ماوەت بردومان کراوە. کامەران باسی لەوە کرد لەو ناوچێ بەفرێکی زۆر دەبارێت بۆیە گوندشینەکان ناتوانن بچنە شوێنی بردومانەکە بۆ زانینی زیانەکان. لای خۆشیەوە بەم دواییە دژە تیرۆری کوردستان بردومانەکەی گەڵاڵی پشتڕاست کردەوە و دەشڵێت بەهۆیەوە 3 کەس گیانیان لەدەستداوە. لە دوێنێوە دەست بە هەڵدانەوەی 3 گۆڕی دیکەی بە کۆمەڵ کە گۆڕی نوێی بە کۆمەڵن لە سنووری قەزای شنگال کراوە. گۆڕەکان لەلایەن تیمێکی نیشتیمانی عراقیەوە کە تایبەتن بە هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان ئەنجام ئەدرێت. ئێمە لێرە هەواڵێکمان لەسەر هەڵدانەوەی ئەو گۆڕە بە کۆمەڵانە کردووە. ڕێکخراوی پەتری کۆر کە تایبەتە بە دوواداچوون بۆ بێسەر و شوێنان یاخود گۆڕە بە کۆمەڵەکانی تایبەت بە ئێزیدیەکان لە ناوچەی شنگال بە 964 ورد ئەو 3 گۆڕە دوانیان ڕوفاتی ئێزیدیەکانیان تێدایە و سێهەمیشیان ڕوفاتی شیعەکانە. دیارە تورکمانەکانی تەلافەر بە مەزهەب شیعەن بەشێک بوون لەو قەتل و ئامەی کە بەرکەوتن کە بەدەستی داعش ڕوبەڕووی ئەو ناوچەیە کرایەوە. هەر وەک بڕیارە هەڵدانەوەی ئەو 3 گۆڕە بە کۆمەڵە ماوەی 20 ڕۆژ بخایەنێت. ئەو ڕێکخراوەش لە نزیکەوە چاودێری کارەکانی هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان لە سنووری شنگال دەکات. بەڕێزان هەواڵەکانم بۆ خوێندنەوە کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان و خواتان لەگەڵ.